لە راپۆرتێکی شیکاری گۆڤاری نیویۆرک تایمزی ئەمریکی باز لە جەنگی بریکارانەی ئەمریکا و ئێران لە سەرخاکی عێراق کراوە. جێنەڕەفی نووسەری راپۆرتەکە ئەوە دەخاتە ڕوو کە لەم نێوەندەدا حکوومەتی عێراق زیانمەندی یەکەمی ململانێکەیە. لە راپۆرتەکەدا هاتووە بۆردومانی دووشەمەی ڕابردووی فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا بۆ سەر میلیشیاکانی نزیک لە ئێران لە سنووری عێراق و سووریا. گەڕێکی تری ئاڵۆزی و گرشیەکان و بەردەوامی ئەو ململانێ دوورمەودایەیە کە لە دوای ڕووخانی بەعسەوە ئەمریکا و ئێران لە عێراق هەیەنە و بەردەوامیش درێژەی پێدەدەن. تاران بۆ بەهێزکردنی پێگەوتوانای خۆی و بە ئامانجی سەرکەوتن لەو ململانەیەدا هەلێکی زێڕینی دەستکە و کاتێک ئایەتوڵڵا سیستانی فەرمانی بە دروستکردنی هێزی میلیشیایی کرد. بەو هۆیەش ئێستا دەتوانێت ئەوەی بیەوێت لە عێراق ئەنجامی بدات لە هەندێک دۆخیشدا بێ ئەوەی ڕاوێژ و پرس بە حکوومەتی بەغدا بکات. بە بەردەوامیش توانای چەک و سەربازی ئەو هێزانە بەهێزتر دەکات تا لە ئەستێکی باڵاتر ڕووبەڕووی ئەمریکا ببێتەوە. لە راپۆرتەکە باز لەوەش دەکات کە لە بەرامبەردا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش لە دژی ئەو هەڕەشە و هێرشانە دەستەوەسان نەبوو جاروبار گورزی کاریگەریان لێدەوەشێنێت. ئەمەش وەڵامی میلیشیاکانی لێدەکەوێتەوە و بەم جۆرە ململانێکە درێژتر دەبێتەوە. ئەو ململانەی عێراقی خستوتە نێو دۆخێکەوە کە ناتوانێت پەنا بۆ هیچ لایەک ببات و هیچ لایەکیشی پێ کۆنتڕۆڵ ناکرێت. بەڵکو هەردوو لە فشەر لەسەر باخدا دروست دەکەن و نایەنەوێ ململانەکە کۆتایی پێ بهێنرێت و ئارامی و ئاسایش بۆ عێراق بگەڕێتەوە. لە راپۆرتەکەدا تیشک خراوەتە سەرەوەی کە ئەگەرچی گروپە چەکداریەکانی نزیک لە ئێران سەر بە حکوومەتی عێراقن و موچە لەو وەردەگرن، بەڵام بە تەواوەتی ناتوانێت کۆنتڕۆڵیان بکات و ناچاریان بکات کە واز لە فشار دروستکردن لەسەر هێزەکانی ئەمریکا و بە ئامانجگرتنیان بهێنن. لە بەرامبەریشدا ئەمریکا ناتوانێت بۆ هەمیشە دان بە خۆیدا بگرێ و بە بێدەنگی بمێنێتەوە. بەو هۆیەوە عێراق کەوتووەتە نێو تونێلێکی تاریکەوە و تا ئێستا هیچ ڕۆشنایی و دەلاقەیەکی ڕزگاربوونی لێوە دیار نییە. هەر بۆ ڕەزامەندی میلیشیاکان و کەمکردنەوەی فشارەکانیش عێراق بە فەرمی دژایەتی بۆ هێرشەکەی هەفتەی ڕابردووی ئەمریکای ڕاگەیاند و دووپاتی کردەوە کە ئەمە پێشێلکاریەکی ڕوون و ئاشکرای سەروەری عێراقە لە کاتێکیشدا کە گروپەکان هێرش بۆ سەر پێگەی ئەمریکا و هاوپەیمانەکانی ئەنجام دەدەن. حکوومەتی عێراق هەمان دژایەتی دەکات کە جگە لە ڕاگررتنی دڵی هەردوو بەرەی ئێران و ئەمریکا ناتوانێت هیچ ڕێکارێکی دیکە بۆ کۆتایی هێنان بەو کێشانە بگرێتە بەر. راپۆرتەکەی گۆڤاری نیویۆرک تایمزی ئەمریکی پێی وایە گروپەکانی نزیک لە ئێران فشارەکان زۆرتر و چڕتر دەکەنەوە بۆ ئەوەی حکوومەت ناچار بکەن کە بڕیاری بەپەلە دەربکات سەبارەت بە چوونە دەرەوەی هێزە بیانیەکان و دواتر تەواوی عێراق بخەنە ژێر ڕکێفی خۆیانەوە کە دوجار بە قازانجی ئێران دەشکێتەوە. بەڵام ئەوەی لە واقیعدا دەبینرێت ئەوەیە کە حکوومەتی عێراق بەردەوام هەوڵی ڕاگررتنی هاوسەنگی لە نێوان هەردوو بەرەکەدا دەدات و بوونی هێزەکانی ئەمریکا و ناتۆ بە پێویست دەزانێت